وەک زۆرێک لە چالاکوانان و ئازادیخوازانی باشووری کوردستان لە کەسایەتی ژینا ئەمینی سڵاو دەنێرین بۆ ڕۆحی بەرزەفڕی تەواوی شەهیدانی ڕۆژهەڵات و ئێران. شەهید ژینا ئەمینی سمبولی تێکۆشانی ئازادی گەلی کورد و گەلانی دیکەی ئێران و خوێنی ئەو بوو بە هەوێنی سەرهەڵدانی و ڕاپەڕینی ئازادیخوازان بەرامبەر ستەم و نادادیەکانی دەوڵەتی فەقێ و پەیامی ناڕەزایەتی نیشان دەدات. هەرچەندە دەخوازێت یا هەوڵ دەدرێت پەیام و داخوازیەکانی خۆپیژەندەران بەلاڕێدا ببرێت. بەشداری کردووە لە بەستنەوەی ژناندا. هیچ کات ئیجازەی نەداوە ژنان لە مەدان خەباتدا بە ئازادی هەڵوێستی خۆیان نیشان بدەن. ڕۆڵی بەرچاویان نەبووە، ئیجازەیان نەبووە، بەڵام ژنانی کوردی ڕۆژهەڵات هەموو کات هەر لە 43 ساڵەوە هەڵوێستیان بووە و هەڵوێستی بەرچاویان بووە. دەسەڵاتدار تاریک بیرەکانی کۆماری ئیسلامی بۆ ئەوەی ژنان لە پەراوێز خەن لە مەیداندا چون لە ژنان دەترسان، بۆ سەرکوتی ژنان هەموو ڕێگەیەکیان لەبەرگرتووە. حکوومەتی سەرەتا دواکەوتووی جمهوری ئیسلامی بە بیری ڕەشی دواکەوتووی هەموو کات ژن هەوڵی داوە بۆ ئەوەی ژنان سەرکوتکە، پاش ئەوەی لە ڕێگای یاساوە دوای ڕووسەری لە ڕێگای یاساوە بە توندی ژنی کوتاوە. چالاکی کۆمەڵایەتی هەموو کات سەرکوت کراوە. ڕۆژهەڵات تەنیا نییە، باشوور پشتیوان نییە. 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 ژیان ئازادی، ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی. هاوڕێیان بەدەقەیە گۆستان بۆ گیانی پاکی شەهیدان لە شەخسی شەهید ژینا ئەمینی سەرجەم